ئەوەتانێ ختم لەسەر ئێمادی شاری درایە و لا درایە و درای لەسەر پەرلەمانی دیزاینکرا و ساختە تا دێت بەڵگەی زیاتر لەبارەی دەنگدانی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئاشکرا دەبێت کە پرۆسەیەکی بەرنامە بۆ داڕێژراو بووە. کە تەماشام کردەوە مۆرەکەی پێوانەوە. ئیسماعیل هاوڵاتیەکی دەڤەری پشدەرە و لای هاوڵاتیان بە کەسێکی ڕاستگۆ ناسراوە. ئەو وەک شایەت حاڵێک دەڵێ ڕۆژی دەنگدان کە مۆری لیستی دڵخوازی خۆی کردووە لە ماوەیەکی زۆر کەمدا و بەر لەوەی مۆری کاندید بکات مۆری لیستەکەی لە خۆیەوە سڕاوەتەوە. ئەو دیمەناش تووشی سەرسوڕمانی کردووە. کە چوومە ژوورێ پەنجەمۆرەکەم کرد و کارتەکان دامێ چوون بە حساب دەنگدام. دوای بڵم مۆرەکەم لە لیستەکەیدا کە لە لیستەکەمدا لە ژمارەی کاندیدی دەگەڕام. مۆرەکەم لە کاندیدەکەیدا ژمارە لە ئەوەکەی کاندیدی کە تەماشام کرد هیچ مۆری پێوانە ماوەی لیستەکەی. پێشتریش هەی بوو بۆ خۆم مۆرم لێدا بوو جوانیش بڵێم بیرمە ئانجا ئاسرا بووە هیچی پێوانە مابوو. دوای مۆرەکەم لێداوە زۆر بەلامەوە سیر بوو. دیارە ئەو جیازە هەمومان گەیشتنی ئەو بڕوایە کە جیازێک بووە هەنی ساختەکاری پێکراوە چۆن ئێمە زۆر بنکەمان هەیە کە دەنگی ئاشکرایی کە ئەندامی کۆمەڵی تێدایە کە چێش ئەو دەنگانە نینە. خەڵک هەبووە دەنگی بە کاندێک داوە لە بنکەیە لە وێزگەیەک و لە بنکەیەک هێشتا ئەو دەنگە دیار نییە. کەواتە من نیشانێت چێ نیشانەوە کە ساختەکاری کراوە. کاتێک ساختەکاریەکان دەگەنە لووتکە کاتێک بەهایەک بۆ دەنگی خەڵک نامێنیتەوە کاتێک ئەوەی کە لە سندوقەکان دێتە دەرەوە دەنگی خەڵک نییە بە ساختەکاری و دەنگانە دەردەچن. جێگای ئەوەیە کە بەشداری لە پەرلەمانێکی ئاوادان نەکرێت. بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆماڵ دەڵێ بەڵگەکان ئاشکران کە پرۆسەی دەنگدانی ئەمجارە پڕ لە کەموکوڕی و دیزاینکراو بووە و بۆ چەند لیستێکی دیاریکراو کراونەتە ئامانج. لە نێو ئەو دیزاینە ساختەیەشدا کۆماڵ وەک بە ئامانجگیرا و پشکی شێری بەرکەوتووە. بەرکەوتەی بە ئامانجگرتنەکە بە تەکید دەڤەی ڕاپەڕینشی گرتوێتەوە. ئەگەر چی ئێمە سپاسی هاوڵاتیان و دەنگدەران و دەڤەرەکەمان دەکەین کە سپاس بخۆی پەروەردگار دەنگێک و متمانەیەکی باشیان بە لیستەکەی 140 کۆمەڵی دادگەریدا. بەڵام ئەم هەڵبژارنە بە تێکرا دیزاین کراوە. ئەم دیزاینەش بە تەکیدەوەی کەوا بەر بڵین لە شاوی زەرەری دیزاینەکە کەوتووە یەکێک لە هێزەکان کۆمەڵی دادگەریە. کۆمەڵی دادگەری وەک کاردانەوە دژی ئەو ساختەکاریە بە دیزاینکراوەی هەڵبژاردنی گشتی هەڵوێستی کۆتایی خۆی بە نەچوونە نێو پەرلەمانێکی لەو شێوەیە ڕاگەیاند و ئامادە نەبوو دان بە بەرئەنجامێکی ساختەی کارێکی ساختەدا بنێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.